خۆڵبارین دیاردەیەکی سروشتی یا کردەیە کە لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ خاکدار ڕوودەدات. لە گەردیلەی تۆزی زۆروردی بڵاوبووە بە هەوادا پێک دێت کە تیریان لە نێوان 0.1 تا 500 مایکرۆن دەبێت و بەهۆی با یان چالاکی تەوژمە بەرزبۆکان ڕوودەدات بە بەرزی نزیکەی 1.5 تا 6 کیلۆمەتر لە ڕووی زەویەوە. ئەمەش لە ئەنجامی وشکە ساڵی و کەمی ڕێژەی سەوزایی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمبوونەوەی مادەی ئۆرگانی لە خاکدا ڕوودەدات. لەو کاتانە یەکگرتنەوەی گەردیلەکانی خۆڵ کەم دەبێتەوە. کاتێکیش بەهۆی هێزی با ئەو خۆڵە بەرز دەبێتەوە، دیاردەی خۆڵبارین دروست دەبێت. ئەمەش دەبێتە هۆی ڕووتانەوە و دابڕینی ڕووی زەوی لە هەندێک شوێن و کۆبوونەوە و نیشتنەوەی خۆڵ لە هەندێک شوێنی تر. خۆڵبارین واتە ڕاماڵینی خاک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئەمێشە بێتە هۆی گواستنەوەی ئەوەی کە دەنکۆڵەکانی خاک لە زەویەوە بگوازرێتەوە بۆ ناوبەرگی هەوایی و لە شوێنێکەوە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر. ئەمە یەکێکە لە دیاردە جیهانیەکان تەنانەت تایبەت نییە بە ناوچەکەی خۆمانەوە، لە زۆربەی ناوچەکانی جیهان ڕوەدات. بەڵام ئەوەی جیاوازە لە ناوچەکەی ئێمەوەتانەیە کە ساڵانە زیاتر لە 10 جار و 15 جار ئەم حاڵەتە ڕوەدا. لە ڕووی زانستیەوە کە دەستگای ناسا باسی کردووە لە ساڵەکانی 2009 تا 2015 ساڵانە لە عێراقا نزیکەی 360 جار دیاردەی خۆڵبارین ڕووی داوە. بۆ ئێمە حاڵەتێکی ناسروشتیە بەداخەوە کە تووشی ئەم وڵاتە بووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەهۆی وشکە ساڵی کە زۆربەی جار تووشی ناوچەکانی عێراق بێ بە شێوەیەکی گشتی. خۆی دیاردەی خۆڵبارین پێکاتووە لە چەند دەنکۆڵەیەکی خۆڵ کە قەبارەکان جیاوازە. بۆ نمونە گەورەترین قەبارەیان ئەکەوێتە نێوان 10 تا 500 مایکرۆن کە ئەمە تیرەکەیەتی نە قەبارەکەی. ئەوانە تا ڕادەیەک تا ئاستێکی زۆر کەم بەرزە بنەوە و زۆربەی جار لەسەر خاک ڕێیەکەن، لەسەر زەوی ڕێیەکەن بەهۆی بەهێزی باوە. و دووەم جۆریان ئەوەتانەیە کە تیرەکەیان ئەکەوێتە نێوان 2.5 تا 10 مایکرۆن کە ئەمانە هەندێک جار تا کیلۆمەترێک زیاتر بەرزە بنەوە، بەڵام دوای ماوەی 12 سعات دابەزێتە سەر زەوی ئەو نشێتەوە. و مەترسیدارترین جۆریانەوەتانەیە کە قەبارەی یان تیرەیان ئەکەوێتە نێوان 0.1 تا 2.5. ئەمە زیاتر لە بەرگی هەوای ئەمێنێتەوە، هەندێک جار تا 3 ڕۆژ یان 4 ڕۆژ لە بەرگی هەوای ئەمێنێتەوە. ئەمە مەترسیەکانی لەسەر تەندروستی مرۆڤ و مەترسیەکانی لەسەر ژینگە زیاترە. بۆیە قەبارەکانی جیاوازە و ئەو قەبارە بچووکانە زیاتر کاریگەریان لەسەر ژینگە و لەسەر تەندروستی مرۆڤەیە. بەڕێوەبرایەتی گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی باشووری کوردستان هۆکارەکانی خۆڵبارین بۆ ناوخۆی عێراق دەگەڕێنێتەوە. دەڵێ زیاتر لە ناوچەکانی جەزیرە و بێجی ناوەڕاستی عێراق سەر هەڵدەدات. هەر بۆ سەلمێنەری ئەو ڕاستیە زۆر جار لە ماوەی یەک کاتژمێر خۆڵبارین دروست دەبێت بەبێ ئەوەی دەستگاکانی کەژناسی هەستی پێ بکەن. چونکە ئەگەر هۆکارەکەی دەرەوە بێت پێویستی بە 6 کاتژمێر دەبێت. ئەو کاتە کەژناسی هەستی پێ دەکات و هۆشداری دەداتە هاوڵاتیان. زەوی ئەو ناوچانش بەهۆی شەڕە جیاوازەکانەوە بە چەندین مادەی ترسناک و تیشکدەر پیس بووە. بۆیە تۆز و غوباری سەر ئاسمانی کوردستان بە جۆرەها مادەی نەخۆشخەر پیسە کە لە هەناویدا چەندین ڕەگەزی مەترسیداری هەڵگرتووە. لێکۆڵینەوەیە کە لە ساڵی 2009 بۆ 2010 لە عێراق ئەنجام دراوە دەری دەخات کە لە سەدا 71.4 ئەو خۆڵبارینەی لە عێراق ڕوودەدەن لە جۆری ساندی سیڵتی کلەی پێکدێت کە لە سەدا 28.6 لە ساندی کلەی سیڵت پێکدێن. خۆی بۆ دوو هۆکاری سەرەکیە گەڕێتەوە. دیاردەی خۆڵبارین هۆکارەکەی هەندێک جار سروشتیەوە هەندێک جار کردەیە، واتە لە ئەنجامی چالاکیە ناتەندروستیەکانی مرۆڤ ئەنجامە درێت. یعنی بۆ نمونە پرۆسە سەربازیەکان، پرۆسە کشت و کاڵەکان، بۆ نمونە لەم دوایە شەڕی داعش هۆکارێک بوون بۆ خۆڵبارین. بەڵام ئەوەی لە سروشت بە شێوەیەکی سروشتی ڕوئەدا لە هەرێمی کورسانە، هەرێمی کورسان بەرپرس نییە لەسەری، یان عێراق بە شێوەیەکی گشتی بەرپرس نییە لەسەری. بەداخەوە ئەو خۆڵبارینە لە بیابانی عەرەبیەوە بۆمانەتێ زۆر جار، هەروەها بیابانی ئەفریقیەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە بیابانی عەرەبی لە نێوان عێراق و ئوردون و سعودیەوە بۆمانەتێت. ئەویش بەهۆی بەهێزی هەواوە کە هەندێک جارە گەیەتە نزیکەی 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکە و ئەو ناوچانە بەهۆی ئەوەی کە ڕێژەی باران تیانە کەمە، هەروەها ڕێژەی شێ لە ناو خاکەکەیە کەمە
و ڕێژەی مادەی ئەندامی لەناو ئەو خاکانەیە کەمە بۆیە ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی بە کەمترین بەهێزی بە ئەتوانێت ئەو باە بۆ نمونە کۆمەڵێکی زۆر لەو دەنگکۆڵانە لەگەڵ خۆیان بگوازێتەوە لەو ناوچانەوە بۆ ناوچەکانی خۆمان و ئەم وەتە کێشەیەکی جیهانی ئێستا تەنها تایبەت نییە بە عێراق و بە هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئێستاکە تەنانەت وڵاتی سعودیە و هەروەها وڵاتی ئێران ئەم کێشەیانە بۆ دروست بووە و بووەتە هۆکارێکی ئەوەی کە کاریگەری لەسەر ژینگەی ئەو ناوچانە دروستەکە. ئەم دیاردەیە زیاتر لە ناوچە وشک و نیمچە وشکەکانە ڕووەدا بۆیە بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەی گەرمیان معڕەزە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تێدا ڕووی بدا و لەبەر ئەوەی ڕێژەی دابارین تایە کەمە هەروەها ڕێژەی مادەی ئەندامی لە ناو خاکەکەی کەمە ڕێژەی شێ لە ناو خاکەکەی کەمە ئەمەوە ئاکا کە خاکەکەشی بێتەوە بە ئاسانی دەنگکۆڵەکانی بجوڵێنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و بەهێزی با بگوازرێنەوە بۆ ناوچەکانی تر بۆیە لە هەرێمی کوردستان بەتەکید بەهۆی کەمبارانی بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەهۆی وشکە ساڵی ئەم دیاردەیە ڕووی داوە ئەمە جگەلەوەی کە مرۆڤ بەرپرسە لەسەر بەشێکی هەروەها کەمبوونی کشتتوکاڵ یان نەبوونی کشتتوکاڵ لە ناوچەکانی خۆمانە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە هۆکارێکە بۆ دروستبوونی دیاردەی خۆڵبارین و هیوادارین لە داهاتوودا بتوانین چارەسەری بکەین. بەتەکید نەبوونی کشتتوکاڵ و نەبوونی ڕووپێشی ڕێوەکی ئەمە هۆکارێکی سەرەکین بۆ ڕوودانی دیاردەی خۆڵبارین و ئەمەوە ئاکا کە خاکەکە بە شێوەیەکی گشتی شیب بێتەوە و بە ئاسانی دەنگکۆڵەکانی بگوازنێن و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی بەداخەوە سیاسەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی زۆر دواکەوتووە تا ئیساکە نەمانتوانیەوە بە شێوەیەکی گشتی بتوانین پارێزگاری لە سەرچاوە سروشتیەکان بکەین بە تایبەتی خاک کە سەرچاوەیەکی سروشتی زۆر گرنگە و بەداخەوە تووشی ئەو کێشانە ئەبین و خۆڵبارین تەنانەت لە ناوچەکانی هەرێمی کوردستانی شارڕوەدا نەک تەنها لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆمانەوە بگوازرێتەوە و ئەبێ ئەمە بەشێکی وەزارەتی ژینگەیان دەستەی ژینگە و وەزارەتی کشتتوکاڵ بەرپرس لەسەری و خەمێکی بخۆن بە جددی بۆ ئەوەی بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین. دەنگکۆڵەکانی خاک بەپێی توانای هەڵواسرانیان لە هەوادا پۆلێن دەکرێن بۆ دەنگکۆڵەی ورد تیرەکانیان لە 2.5 مایکرۆن کەمترە و بۆ ماوەیەکی زۆر لە هەوادا ئەمێنێتەوە بە پڕمەترسیدارترین جۆری دەنگکۆڵەدا دەنرێت لەسەر تەندروستی کۆمەڵگا. دەنگکۆڵەی زبر تیرەکانیان لە نێوان 2.5 تا 10 مایکرۆندایە و بۆ ماوەیەکی کەم لە هەوادا دەمێنێتەوە. دەنگکۆڵەی زۆر زبر تیرەکانیان لە 10 مایکرۆن زیاترە و بۆ ماوەیەکی زۆر کەم لە هەوادا ئەمێنێتەوە خێرا بۆ سەر ڕووی خاکەکە دادەبەزنەوە. خۆڵبارین کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە ئەمیش بەڵگەیەکە لەسەرەوەی کە بە هەمان شێوە کاریگەری لەسەر تەندروستی ئاژەڵەکان هەیە هەروەها کاریگەری لەسەر هەمە جۆریش هەیە هەروەها کاریگەری لەسەر پێکاتەکانی تری ژینگە هەیە بۆ نمونە کاریگەری لەسەر هەوا یەکێک لە کاریگەریەکانی ئەوتانێ مەودای بینین لە هەوا کەمە بێتەوە هەروەها ڕێژەی دەنگکۆڵەکانی خۆڵ لە هەوایە زیاترە بێتەوە کە ئەمیش بەشێکە لە پۆلیوشن یان لە پیسبوون هەروەها ئەمەوە ئاکات کە کاریگەری لەسەر درەختەکانیش دروست بکە لەبەرەوەی ئەو خۆڵانە کە هەان لە ئاسمانەوە ئەنشنەوە دوای ماوەیەک دوای ڕۆژێکیان دوو ڕۆژ هەر هەمووی ئەنشێتە سەر گڵای دارەکان و ملولەی ناو گڵای دارەکان بەگشتی ئەبەسرێت و ئەو کاتە دیاردەی ڕۆشنەپێکاتن دروست نابێ خۆتان نەزانن کە دیاردەی ڕۆشنەپێکاتن دروست نەبوو کاتە گەشەکردن لە ڕووەکەکەیە دروست نابێ بۆیە ئەمە لە ڕوویەکەوە کاریگەری لەسەر زیندەوەران و هەروەها لەسەر تەندروستی مرۆڤ هەروەها کاریگەری لەسەر ئاویش هەیە چونکە ئەو خاکەی کە ئەگوازرێتەوە پێکاتووە لە هەندێ مادەی هێڤی میتال کە لەگەڵ خۆیان ئیگوازێتەوە و تێکەڵ بە ئاوەکە بێتە هۆی ئەوەی کە ڕێژەی میتالە قورسەکان لە ناو ئاوا زیاد بێتەوە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە هەروەها ڕێژێ لێڵی لە ناو ئاوەکەیان دروستەکە چونکە ئەو دەنگکۆڵە خۆڵانە لە ناو ئاوەکەیان نشنەوە و هەروەها تورشی ئاوەکە زیاترەکە بەهۆی ئەوەی کە خاک تا ڕادەیە تورشی کەمترە گەر بەراوردیکەین لەگەڵ ئاوا بۆیە پێکهاتەکانی ناو ئاو بەگشتی تێکەدا و بێتە هۆی ئەوەی کە
هەندێک کردداری کیمیایی لە ناو ئاوەکەیان ڕووبدا و دواتر کاریگەری لەسەر زندەوەرانی ناو ئاوەکە دروست دەکات. کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر ژینگە، کەمکردنەوەی ڕادەی بینین، ترشکردنی سەرچاوە ئاوەکانی سەرزەوی، تێکدانی هاوسەنگی خۆراکی و داڕمانی بڕی خۆراک لە خاکدا، لە ناوبردنی دارستانە سروشتیەکان، کەمکردنەوەی هەمەجۆری زیندەیی، گواستنەوەی میتاڵی قورس وەکو قورقوشم و نیکڵ کە لەگەڵ دەنکۆڵەکانی خاکدا دەگوازرێتەوە. هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە تیشکی خۆر بە تەواوی نەگات بە ڕووەک و درەختەکان بەهۆی نیشتنی تەپ و تۆس لەسەر گەڵاکانیان. ئەمەش کردداری ڕۆشنەپێکاتن کەم دەبێت و گەشەی ڕووەکەکان سز دەبێت. بەنسبەت خۆڵبارینەوە بە هەموو ئامێرێکەمە ناتوانین پێوانەی بکەین، ئامێری تایبەتی خۆی هەیە، بۆیە ئەم ئامێرە ئایرۆکواڵی پێڵێن، ئەمە یەکێکە لەو ئامێرانەی کە ئێمە لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئەتوانین ڕێژەی هەر دەنکۆڵێک لە دەنکۆڵەکانی ناو خاک حساب بکەین. یعنی بۆ نمونە بە پێی قەبارەکان کە پێشتر باسمان کرد وتمان سێ جۆر قەبارەیە. قەبارەی یەکەمیان ئەوەتانێت کە تیرەکانی ها لە نێوان 0.1 تا 2.5 و ئەوی تریان ئەکەوێتە نێوان 2.5 تادا و ئەوانی تریان لە 2 تا 500 مایکرۆن. ئەوانەی لە 2 تا 500 مایکرۆنە ئەوانە هیچ کێشەیەکیان نییە لەبەرەوەی بە زووی دابەزنە سەرزەوی، بەڵام ئەوەی کێشەی هەیە زیاتر قەبارە زۆر وردەکانەوەتە تیرەیان ئەکەوێتە نێوان 0.1 تا 2.5 مایکرۆن. طبعاً ئەگەر ڕێژەکەی بەرز بێ ئەلێرە یەکسەر خۆی بۆ تێخوێنێتەوە کە ڕێژەکەی بەرزەوە پێتیش ئەڵێ کە ئەمە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤەیە. خۆی بەتەکی دەوانەی کە قەبارەیان لە 2.5 مایکرۆن کەمترە ئەوە کاریگەری زۆر خراپیانەیە لەسەر تەندروستی مرۆڤ، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە کێشەی کۆندامی هەناسەدانیان هەیە و هەروەها کاریگەری زیاتری لەسەر ژینگە هەیە، بە تایبەتی لەسەر درەختەکان، لەبەرەوەی ئەو جۆرە دەنکۆڵانە لەسەر گڵای دارەکان ئەنشتنەوە و بێتە هۆی ئەوەی کە پرۆسەی ڕۆشنەپێکاتن ئەنجام دەدرێت. ئەوانەی لە 2.5 کەمتر بێت قەبارەکانی ئەوە زیاتر لە بەرگی هەوای ئەمێنێتەوە، هەندێک جار تا 3 ڕۆژ یا 4 ڕۆژ ئەمێنێتەوە لە بەرگی هەوایە. ئەمە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ هەیە، لەبەرەوەی ئەوە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجەی هەناسەدان، بە تایبەتی ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبوویان هەیە و نەخۆشی کۆندامی هەناسەدانیان هەیە، ئەوانە زیاتر معرضن بۆ توشبوون بە ئەم نەخۆشیانە. هەروەها کاریگەری لەسەر درەخت هەیە، لەبەرەوەی لەسەر گڵای دارەکان ئەنشتنەوە و ئەبێتە هۆی ئەوەی کە ملولەکانی سەر گڵای دارەکان بە تەواوەتی قەپات بکەن و کاتە گەشەی دارەکە بە تەواوەتی پەکەخات ئەگەر پاک نەکرێتەوە. یەکێک لە هۆکارەکان کە ئێساکە توێژنەوە زانستیەکان ئیشی لەسەرەکە ئەوەتانە کە ئەو دەنکۆڵە خۆڵانەی کە قەبارەیان لە 2.5 مایکرۆن تیرەیان بیچووکترە ئەوانە هۆکارێکن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە، بە تایبەتی شێرپەنجەی کۆندامی هەناسەدان. ئەمە دوو جۆر لە ڕێژەی دەنکۆڵەکانی خۆڵ لە ناو خۆڵبارینە ئەخوێنێتەوە، بۆ نمونە ئەوانەی قەبارەیان لە 2.5 مایکرۆن کەمترە بەم شێوەی ئەخوێنێتەوە. طبعاً ستاندەرەکەی ئەبێ کەمتر بێ لە 0.1 بۆیە ئێستاکە هیچ کێشەیەک نییە، خۆتان نەزانن کەشوهەوایەکی پاکمان هەیە و ئەو قەبارانەی کە لە نێوان 2.5 تا 10 مایکرۆنە بەم شێوەی ئەخوێنێتەوە بە هەمان شێوە ئەوە ئەبێ کەمتر بێ لە 0.9 بۆ ئەوەی کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروست نەکاوە. هەر کاتێک قەبارەکانیان گەیشتە ئەوەی کە بووەتە حاڵەتێکی مەترسیدار لێرە خۆی ئاماژەت پێکە کە ئەم بارودۆخە کە هەیە ئێستاکە لە خۆڵبارینە بارودۆخێکی ناگونجاوە، بۆیە پێویستەکە ئەو کەسانەی کە نەخۆشی کۆندامی هەناسەدانیان هەیە خۆیان زیاتر بپارێزن یان دەرنەچنە دەرەوە، لێرە خۆی ئاماژەت پێکە. خۆڵبارین کاریگەری خراپ لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات و دەبێتە هۆی ئەوەی دەنکۆڵەکانی خاک لە لووت و دەمەوە بۆ قوڵترین بەشی کۆئەندامی هەناسە بڕۆن، لە توانایدایە زیان بەسەر جەم بەشەکانی کۆئەندامی هەناسە بگەێنێ. لە کاتێکدا دەنکۆڵە زۆر وردەکان کە بە نانۆ پارتیکڵ ناسراون ئەتوانن ڕاستەوخۆ تێکەڵ بە سووڕی خوێن ببن و کاریگەری زۆر زیاتر و خراپتر لەسەر تەندروستی مرۆڤ دابنێن. ئەمە جگەلەوەی بەهۆی پێکاتەی جیلۆجی سەرچاوی ئەم خۆڵبارینانە زۆربەی جار ئەم دەنکۆڵانە مادەی ژەهراوی و کانزا سەنگینەکان و مادە تیشک دەرەکان یان ژێرپەنجەهێنەر هەڵدەگرن و کاریگەریەکە زۆر گەورەتر دەکەن. بەڵێ ئێمە وەکو دەرسان و پاوانی گەرمیان بڕێوەرە دەرسان و پاوانی گەرمیان مێژووی دامەزراندنی ئەم بەڕێوەبرایەتیە لە سنووری ئیدارەی گەرمیانە
بۆ ساڵی 2010 داگەڕێتەوە. لە ساڵ 2010 دامەزراوە تا ئێستا بەردەوامین. پلان و استراتیژێت و کاری ئێمە لە بواری دارستانە، خزمەتی دارستان، زیادکردنی ڕێژەی سەوزایی، زیادکردنی دارستانی دەستکرد، پاراستنی دارستانە سرۆشتیەکانە لەگەڵ پاراستنی لە وەرگا و پاوانەکان کە ئەویش بەشێکی گرنگە لە ژینگەی ناوچەکە. وەکو ئەوەی کردبێتمان وەکو دارستان و پاوانی گەرمیان لە 2010 لە بواری دارستانە تا ئێستا 532 دارستانی دەستکردمان دروست کردووە لە قەزاکانی کەلار و کفری و ناحیەی ڕزگاری. خۆی بینێتەوە لە 6 پرۆژەی گەورەیە. پرۆژەی دارستانی دەستکردی هەژارە لە قەزای کەلار لە بەرزایەکانی بەردەسۆر 300 دووەنمە 37,000 داری تایە. ئەم دارانە لە پرۆژەی لە 2012 دروست کراوە تا ئێستا خزمەتەکەین بە بەردەوامی. پرۆژەکانی دیکەمان کە پشتێنەی سەوزی کەلارمانەیە بە درێژی 10 کیلۆمتر دروستمان کردووە. پارکی دەستکردی مەزاری ئەنفالمانەیە لە ناحیە ڕزگاری، پارکی دەستکردی دەروازەی کفری ناساڵحمانەیە کە کەوێتە دەروازەی کفری کەلارەوە، پارکی دەستکردی گۆبانمان هەیە، باوەشاسوار لە گۆبان لە سنووری قەزای کفری. سەوزکردنی بەندای باوەشاسوارەوەیش پرۆژەیەکە خۆی بینێتەوە لە ڕوبەری 42 دووەنمە 5,000 داری جۆراوجۆری تایە. ماڵمان لە 2013 دروستمان کردووە. لە بواری نەمامگەیە کە بەشێکە لە دارستان، ئەویش بەشی هۆبەی دارستانمان، دوو نەمامگەی بەرهەمێنانی نەمامی دارستانیمان هەیە لە قەزای کەلار و قەزای کفری. لەسەر ڕوبەری 13 دووەنم دروستمان کردووە دوو نەمامگەیە. توانای بەرهەمێنانی 300,000 نەمامی جۆراوجۆری هەیە ساڵانە ئەگەر بێت و قەیرانی دارایی و گرفتی کەمی باخەوان و کرێکار و ئەوانەی کە خزمەتی نەمامەکانەکەن بۆمان دروست نەبێت و بەرهەمهێنان کە پێویستی بە بودجەیەکە ساڵانە بۆی دابین بکرێت. ئەگەر و گرفتانەمان بێت ساڵانە توانای بەرهەمێنانی 250 بۆ 300,000 نەمامی جۆراوجۆری دارستانیمان هەیە لە سنووری گەرمیانە. بەپێی توێژینەوەکان خۆڵبارین کۆمەڵێک سوودی هەیە و دەبێتە هۆی دابارین، پیتاندنی ڕووەکەکان، بە پیتکردنی خاک و هاوسەنگی لە گەشەکردنی بەروبوومە کشتتوکاڵەکان، زیادکردنی ڕێژەی ئاسن لە ئاودا. ئەمەش سوودبەخشە بۆ ژیانی گیانەوەرە ئاویەکان. زۆر جاریش ئەم سوودانە زیان بەخش دەبن لەسەر ژینگە و تەندروستی. بۆ ڕێگریکردن لە بیابانبوون لە سنووری گەرمیان یاخود کەمکردنەوەی کاریگەرەکانی خۆڵبارین لە سنووری گەرمیانە، ئەوەی کە کراوە لە کار و چارەکەەکانی بەڕێوەرەتی دارستان و پاوانی گەرمیانە لە ئاستی تموحی ئێمەیان نییە تا ئێستا. ئەوەی کە پێویستە بکرێ بۆ نمونە پشتێنی سەوزایی بە دەوری شار و شارۆچکەکانە هەمووی دروست بکرێت کە ئەمە پێویستی بە بودجەیەکی باشەیە. ئەگەر خێرانی دارایی کە وڵاتی گردوێتەوە هەمووی چارەسەر بکرێت، ئێمەش بەشێکی لەو لایەنە زەرمەندانەی کە تووشی ئەو قەیرانە هاتوین پشتێنی سەوزایی دروست بکرێت بە بودجەیەکی باش. ئەوە ئێمە پلانمان هەیە ساڵانە ئەگەر کێشەی تاپۆی زەوی و کێشەی کشت و کاڵی کێشەی جوتیار و خاوەن زەویمان بۆ دروست نەبێت لە سنووری هەموو شار و شارۆچکەکانی گەرمیانە پشتێنی سەوزی دروست بکەین. جگەلەوەی پشتێنی سەوزی گرنگە، ئێمە خۆمانۆک و بەڕێوەرەتی دارستان و پاوانی گەرمیان لە سەروی هەزاران دووەنم زەویمان هەیە بۆ دروستکردنی دارستانی دەستکرد لە داهاتووە. ئەویش هەم بەداخەوە بەهۆی نەبوونی بودجەی پێویست، بەهۆی قەیرانی دارایی، بەهۆی نەبوونی کارمەندی دەستی کار بڵێن لە بەڕێوەبەرایەتیمان نەمانتوانە تا ئێستا ئەو ڕوبەرە زیاد بکەین، یاخود ئەو ڕوبەرانەی کە لە بەردەستمانایە بتوانین دارستانی زیاتر دروست بکەین بۆ کەمبوونەوەی کاریگەرەکانی بە بیابانبوون یاخود کاریگەرەکانی کەشوهەوا کە بێتە هۆکاری دروستبوونی خۆڵباری.
بۆ چارەسەرکردن ئەوەی لە بەو هۆکارێک کە لە ناو سنووری هەرێمەوە سەرچاوەگرێ ئێمە توانی ڕووپۆشی ڕۆکی زیاد بکەین گرنگیەکی زۆر بە کشت و کاڵ بدەین و هەروەها چاندنی نەمام کە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی دیاردەی خۆڵبانین کە لە ناو سنووری هەرێما ڕووەدا بە تایبەتی لە ناوچەی گەرمیان کە یەکێکە لەو ناوچانەی کاریگەری لەسەر ناوچەکانی تریش کردووە بەهۆی بەبیابان بوون و بەهۆی وشکە ساڵی و بەهۆی کەمبارانیەوە ئەمە وای کردووە کە ڕێژەیەکی زۆر لە خۆڵی ئەم ناوچانە بگوازرێتەوە بۆ ناوچەکانی تر ئەگەر ئەو حاڵەتانە لە بەتایبەتی لە ناوچەی گەرمیانە ڕوو بدات ئەو چارەسەر ئێمە توانین بەشەکانی تری کوردستانیش تا ڕادەیەک چارەسەر بکەین تایبەت بۆ ناوچانەی کە لە دەرەوەی هەرێمەوە سەرچاوە ئەگرێت وەکو دیاردەی خۆڵبارین ئێمە ئەتوانین لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ نمونە اتفاقیات بکەین ئەم کێشەیەکو ئاماژەمان پێی کرد لە بیابانەکانی عەرەبیەوە زیاتر ڕوئەدا هەندێک مادەی ئەندامی هەیە ئەتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە دابین بکرێت و پێشتر حکوومەتی عێراقی لە پێش 2000 هەندێک مادەی پۆلی ئەتیلینی بەکارەهێنا بۆ کبکردنەوەی ئەو خۆڵبارینە و هەندێک جار نەوتی ڕەشی بەکارەهێنا بەڵام ئەمە دژی ژینگەیە ئێمە لەگەڵەوەیانی نەوتی ڕەش بەکار بهێنێ بەڵام هەندێک مادەی ئەندامی هەیە ئەبێت تێکەڵ بکرێت لەگەڵ خاکەکەیە بۆ ئەوەی ئەو خۆڵبارین نەمێنێ هەروەها تەنانەت پاشماوەی دار و دارستانەکان پاشماوەی درەختەکان کە ئەمێنێتە وشکە بێتەوە ئەوە جۆرێکە ئەتوانین بیهاڕین و بڵاوی بکەینەوە لە ناو ئەو بیابانانە بۆ ئەوەی دیاردەی خۆڵبارین کەم بکەینەوە لەو ناوچان. دیاردەی خۆڵبارین ئەکرێت کۆنتترۆل بکرێت لە ڕێگەی بەکارهێنانی مادەی ئەندامی و پاشماوەی درەختی هاڕا و پۆشینی ڕووەکی چاندنی نەمام بە تایبەت نەمامی بێبەر ئەو نەمامانەی کە توانای بەرگریان زۆرە بۆ هەموو بارودۆخێک دروستکردنی پشتوێنەی سەوز لە هەموو شارەکان. ئەوەی کە کراوە جگە لە دارستانە دەستکردەکان کە کراوە لە دارستانە سروشتیەکانیشە ئێمە وەکو لایەنی بەرپرسیار لەگەڵ برادرانی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیانە خۆشبەختانە لە ڕێگەی هەماهەنگیەکەوە لە هەموو لایەنە پەیوەنددارەکان چی لایەنی ئیداری بێچی لایەنی معنی بێ بە ئیشەکە توانیمانە هەر کەسێک سەرپێچەی کردوتە سەر هەر دارستانێکی دەستکرد ئێمە ئەوەی گەیشتوێتە بەردەستمان و ئەوەی پێیمانزانی بێ ئیجراتی یاساییمان بەرامبەری کردو و بووینەتە هۆی کەمبوونەوەی ئەو دیاردەیە لە سنووری ئیدارەی گەرمیانە بۆ پاوان ساڵانە ئێمە پێشەوەی ئەم قەیرانە بە یەکجاری تۆغ بێتەوە یاخود کاریگەریەکانی دیار بدا لەسەر هەموو لایەنەکانی حکومی ساڵانە توانیمانە لە ڕێگەی پاڵپشتی کوشت و کاڵیەوە چەندین دۆنمی زەوی لە وەرگای سروشتی بچێنین بە تۆی وێنجە و دەعمی فەلاح بکەین یاخود پاڵپشتی جوتیارەکان بکەین بۆ ئەوەی پاوانە سروشتیەکان بکێڵێن بە ئەو جۆرە گژوگیایە یاخود بەو جۆرە ڕووەکەی کە پێویستە بۆ ئاژەڵێکیەکان کە ئەمیشە خۆی لە خۆیان ئەبێتە هۆی پاراستنی پاوانەکان پاراستنی ئەو زەویانەی کە لە دەرەوەی سنووری دارستانەکانە هەمیشە بێتە هۆی کەمبوونەوەی کاریگەرەکانی خۆڵبارین یاخود بە کەمبوونەوەی بە بیانبوون لە سنوورەکەیە ئەوەی کە پێویستە بۆ ئەوەی کە ئێمە بەرە و زیاتر بە ئیشە کارەکان بدەین لە بەڕێوەبەری دارستان و پاوانی گەرمیانە ڕاستی دابینکردنی بودجەیەکی تایبەتە بە دروستکردنی دارستانی دەستکرد دابینکردنی کرێکاری پێویستە بۆ خزمەتکردنی ئەو دارانە دابینکردنی ئالیات و سوتەمەنی و سیستەمی دڵۆپاندنە بۆ ئەوەی خزمەتی ئەو دارانە بکەین و بتوانین سیستەمی ئەودێرەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدەین و خزمەتیان بکەین. ڕاستیەکەی وەکو ژمارەی فەرمانبەریش لە سنووری بەڕێوەبەرەتەکەمان ژمارەی فەرمانبەرمان لە ئاستی پێویستان نیە هەموو سنووری بەڕێوەبەرەتی دارستان و پاوانی گەرمیان تەنها 30 فەرمانبەرمان هەیە کە ئەمە بۆ بەڕێوەبەرەتێکە گەرمانەوێت زیاتر پرۆژەی زیاتر ئەنجام بدەین پێویستمان بە چەندین فەرمانبەر هەیە چی بەگرێ بەس بێ یاخود بە هەمیشەی ئەگەر حکوومەت لایەنی حکومی ئەوامانە بۆ جێبەجێکە کارێکی باشە بۆ بەرهەمهێنانی نەمام وەکو باسم کرد لە پێشووترا ئەو نەمامگانی کە بەرهەمهێنانی نەمامی دارستانی تیا
ئەنجامەدەین پێویستمان بە دابینکردنی کەرەستەکانی و بەرهەمهێنانی نەمامە کە زۆر نییە بۆ حکوومەت ئەتوانێت بە پارەیەکی کەم چەندین هزار سەدان هزار نەمام لەم سنوورەیە بەرهەمبێنین لە ساڵانی ڕابردوو لە 2010 تاوەکو ئێستاکە لە نەمامگەکانە تاوەکو ئێستا نزیکەی 1,300,000 نەمام لە سنووری نەمامگەکانی بڕێوەرەتی دەرستان و پاوانی گەرمێنە خراوەتە ناو ژینگەی گەرمێنەوە چی بە بەرامبەر بێ بە پارەیەکی ڕەمزی زۆر کەم یان بە بەخشین بێ بە فەرمانگە حکوومەکان بە نووسرا و بە شێوەیەکی خۆڕای. بەهۆی نەبوونی هزری استراتیژی ژینگەییەوە باشووری کوردستان بەرەو ناوچەیەکی بیابان و دروستکەری گەردەلوولی خۆڵی دەڕوات. دەشت و شاخەکان پێویستیان بەوەیە لە وشکبوونەوە و بە بیابانبوون بپارێزرێن و سەوز بکرێن. شارەکانیش پێویستیان بە پشتوێنەی سەوزاییە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین. بۆ ئەمەش پێویستە حکوومەت و ڕێکخراوە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان بخەنە گەڕ و کار بکەن بۆ سنووردارکردنی دیاردەی خۆڵبارین و بە بیابانبوونی خاکی کوردستان. سەبارەت بەو خۆڵباری نەشی کە لە دەرەوەی باشووری کوردستانەوە دێت لە ڕێگەی بەکارهێنانی مادەی ئەندامیەوە بۆ بیابانەکان چارەسەر دەکرێت. ئەمەش پێویستی بە هەماهەنگی نێودەوڵەتیە لە نێوان حکوومەتی کوردستان و ناوەند و ئێران و سعودیە بەهۆی فراوانی بیابانەکان و تێچووی زۆرەوە.